کارمندên hawarçonê xebatê dikin ji bo rizgarkirina kesên saxmayî dibin avahiyên herftiyên artêşa li Tirkiye û Sûriyê de. Serok Biden dîtina xwe ji bo rewşa Amerîka bi taybet geşekirina aborî ji Kongresê re xuya dike. û bironîkirina burcekî li Taypî xelkê Taywanê hevsoziya xwe ji qurbaniyên artêşa Tirkiye re nîşan didin. دم باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن هذا جمير حفتي سبيدا رجع چهارشنبه داخل شمو هیویا دمن خوش جوارا دیکا کار جبو رزگار کرنا کسین ساغمایی ده بن آواهین حرفتی دا جبر ارتهاجا رجع دوشنبه لترکیه و سوریه جی به راوستاندن لباجاری غازی انتابه و کاچندین باجارین دی ین راستی ویران کرنه هاتین خباتکارین رزگار کرنه لکسین ساغمایی دیگرن دو روزان یعنی دو روزن داوی هولین رزگار کرنه ین دراماتیک بردوام دبن دوان هولان دا زاروکن پچوک جبن آواهیان هاتنا درخستن پیتر جه سه دمجمران جه ارتحاجا یکیا بریسپیده روژا دوشنبه لهمان دمای جی نرازی بون لسر هولدان لسر خوین رزگار کرنه لهنک دورین دی هر بردوامن لگورا هنک جدارین حکومت جماعه مریان لترکیه و لسوریه ج 7700 کسان درباز بوده و تی پیش بینی کرن کو جماعه هشتا زیادتر بلند بباتی من لگریان و رزگار کرنه ین زیادتری 20 ولاتین جهان تفلی زیادتری 24000 کارمندین روشا آوارتین ترک دبن سروکی ترکیه رجب طیب اردوغان راگهاند کوجه 85 میلیون ولاتین ترکیه 13 میلیون جوانه راستی زیانا ارتهجی بونا لده پارێزگەهان کو روشا آوارته لی هاتیار راگهاندن زیادتری هشتی بورن زیادتر جه 8000 کسان جل ترکیه جبن آواهین هرفتی هاتنه درخستنو نزیکی 380,000 خوا سپارتیا حوانگهین حکومتی لباجاره سامسوری 47 دمجمران پشتی ارتجی کارمندان د ساعت سری صبح ایرو چهارشنبه دا و د هولکا دراماتیک رزگار کرنه دا دایکک و کروی رزگار کرنه د دیمانین کجا عالی آژانس نوچیان ایهای و هاتن واشاندن تیدا دیار دبن کو محمد تانیک 3 سالی و دایکاوی فاطمه یا 38 سالی جبن کاولی آواهی آپارتمان وان هاتن درخستن لسوریه جی هولدانین رزگار کرنه لسر خانه لوان دورین کو جبر شر نافخوی 12 سالی کریزا پنابران جی ویران او دور ویران کریه او دیمانین ام دبینن دیمانین درخستنا وی زاروکی و دایکاوی نه کو سامسوری بردوان بو سحاریا ایرو چهارشنبه پشتی دو روزان جه ارتجی هاتنا رزگار کرن. به امیر دنگی امریکا خجان فارقین ده لسانسوری بو و دورن دورو بر جیبو کو لور خلق گازنده دکن جبر هولین لسرخوا و جبر کو آلیکاری لدمی پیتیوی نا گهاوان و راپورتی تماشا بکن. اردهجا کو ناونداوی بازارچخ و الویستانا مراشه بو لده باجاران بو سدما ویرانی اکمزن یا کجر پشتی 34 ساعت لسر اردهجین ویرانکار درباز بو ما وک دنگ امریکا خوی گیهاند سمسوره جبرکو لسر مدیای چه بحثا سمسوره نهاته کرن مجی نزانی بو کو امی راستی چی روکان ورن دیمنا کو پیشی املی راست هاتن هرس، ترس، خمگینی و تور رونشوان باجار سمسوره بو. هرسا وان جی کاربدستان ره جی حکمت ره بو. ام هر بکیرا آففین هواکا سمسور بیخودیه لسر دوی همیان بو. دا کتنا باجار جا آلیه نافچه یا کهتایه یا لسر یا بولوارا آتاتürk'e.
خورتکو ناوی وی تهابو جدنگ امریکا ره بود کو جخوا سرو بن سمسوره اف بولوارا دريجه لسرمل راست دو آواهين كو بحيشت قاتينه بتواهي هلوشيانه كفچيك و چم خباتكار لسر كاولين آواهيه كبون كو هولددان خزمي خوين دبن كاولان دا رزگار بکن حتی ایواری جی جبن کاولان دنگی هواران هاتیه لیشبکه پر سال جسر همیان درباز بویه لیوما هر کلیا کود بهوری جبوان مروان شر ماین و نماین بو جبو مروین کوج ادهیج رزگار بونه لگلک حسکرین وان هین دبن کاولان دمانه هیوی هر کود چکین بده جبر و یکیجی هر سوان جی قاسی حسکرنا وان زیده دبه دما بهیستون کو ام روزنامه وانن بردمه و هاتن و گوتن me bibihizin dengeme ragihinin ku em liver bexwedine devlet alikariye nişandiye derdeme ne xwarın ne betani ne av ne livine hedi bese em duxazın kepçe vinç u timin hava ragahandine u rızgar kirine verin ku em bav bra kuç u hizmen xwe xelas bikin لسر وان گوتنان جسریا دیاربکری تیرک مزنهات او دسری ده کفچهک هبو همی خلکین لدور آواهین روخاندی بازدان پیش کامیونی او او راوستاندن جه آجوتوان خستن تو کفچه لور داخینه او لآواهی دندجی دست به کولانه بکه Ajotvan ne çarma u kefçe daxist. Demek ki şunda otomobilek cendermayan jî hate rawestandın. Jiboku cenderme leşkere nunere devleteye. Culu bergen devletê li sere gazîndên xwe kirin giriyan qîriyan. Wan gotin ku em di bextê we de ne kî tê diçe bi ser me de di bihûre lê kes goh li me nake neçin ka alikari bixwazin ji bo me lê mixabin hemî hêwildanên wan bê encam ma riya cenderme ber bi ciyek dinda bû ji bo xecîcan farkên özlem yasak dengê Amerîka یک ji bajarên ku artêşa wêrankar bandora mezin berketiya Antaba li wî bajarî 581 avahî helweşiyane û hîn jî jimareka zêdê rûniştvanên wan dibin xerbeyan demane li benda rizgarkirinê li aliyekî din jî mexdûrên ku ji ber matirsiya artêşên dî dervemane li benda alîkariyên mirovanî ne. Ji wir Arif Aslan ev raport gihandiye. لگور کاربدستن دولت پیشت ارتجا ویرانکار یا مرشه لباجار انتبه 581 آواهی هلوشیانه و هری کم 468 کسان جان خوش دستایه. جوه اپارتمان روژا دسپیکی دو کس ساخ جه هاتن رزگار کرن. لیرونشوان دبیجین کو دناواوی آواهی دا 16 مالبات هبون. او مالبات جی لبر خرابین آواهیان سکینینه و هیوی دیکن کو خزمین وان ساخ رزگار بن. Abim var. برای من او هفجناوی نهاد دبن خرابیان دانه. او لقاطا سیابون. دستپیکی دا تلفون وان لید دا پشتی دمکی دم تلفون وان قد بون. وان قد برسف ندان او ام نزانن چل وان هات. خباتین رزگار کردن جالی روبریا روشا آوارتا و فلاکت یا ترکیه آفاتی و تی روبرن. او خربان هدی رادیکن و بقامیونن جه بویر دور دخن. لی هر کلین دمی بو رزگار کردن کسین دبن خرابیان دا بو جیان آوان پر گرینگن. En büyük deprem felaketidir. وزیر هوردور و باجروانی مراد کوروم لگل باجروانا انتب فاطمه شاهین گوت کو او پیدوین مغدونین ارتجی چاره سر دکن و وان باجر 13,000 بطانی 4,000 کون گهاندی دست مغدونین ارتجی. لینها یک جپزگریکن هری مزن او اکو نان دستان کبه. و دیمنان دا جتی دیتن هجمارک زیده رونشوان لوی دره دمک دریش دورا خواد سکن حیان نام بکرن لی گاوا دورا واجتی تنه سر کسه که 5 نام ددنه و حیا روژا دی و اف جی دبه صدما نرازی بونان و باجروانیا وی دره یا
Antepê rexne dikin. İlk günden beri ya. Ji roja destpêkê were me ne kon, ne av, ne gaz, ne benzîn, ne jî xwarin me ne wergirtiye. Ji xwe me dest ji hemû tiştan berdan, nanê zuha dest me nakeve. Binêre ev nîv saete ez li benda nanim û tenê mafê min yê kirîna 5 nana heye. Qaşo navdariya xwarinên Entebê li cîhanê belav bûye. Dest ji van berdin. Çawa çêdibe bajarvaniya Entebê tenê nikare nan pêje û belav bike. Piraniya rûnişvanan ji ber metirsiya erdhejan neçar dimînin ku şevên zivistanê di nava otomobîlên xwe da derbas bikin. Ji ber wê li ber îstasyonên sotomeniyê hejmarek otomobîl dibin rêz. Piraniya caran benzîn an ji mazot têra naket û otomobîl bê sotomenî dimînin û ew bi rûbirûya sarmaya zivistanê dimînin. Arif Aslan, Dengê Amerîka, Antep. Di pêra Arif Aslan ji Entebê beref bajarokî îslahiya birêketiya û niha ew bi diyara gerek bû ku bi me rabitin lê diyara negihaya me. Rewşa xirab a xelkê ku rastî erdhejê bûne li gelek deveran bûye sedemê nerazîbûnan ji ber bersiva li serxweya ajansên alîkariyan. بله دیتنا زاناین تایبەتمەندên erdhejan ji bo jimareka erdhejên li dû hev li başûrê Rojhilatê Tirkiye û li bakurê Rojavayê Sûriya dayn berî çend rojan çine Dr. Mehemed Şefîq İmamoglu akademîst û taybetmendê erdhejan û endamê rêveberiya endaziyarên cîolojî li Amedê niha rast bixwe bi me reye Dr. Mehemed gelkî spas ji bo beşdariyê te bi me re li vî demê bi zehmet li bajarê wekû derbas dibe min dixwest em bizanin berî her tiştî bi kurtî yanî ji rûyê zanistî ve ev ji mara ku qurbaniya ji erdhejê derketiye tu çawa dinirxînî û pêşbînî çi ye ku ev ji mar bigeha çendan? Em vênakê dibînin got ev erdheja henekê erdhejeke herê mezin bû di Tirkiyeyê di 1939 de li Erzincanê erdhejeke vî mixamî zêde wiha mezin çêbû li gorî hinek zanista li gorî hinek lêkolînê dikin ser vînakê 7 pêle nehbûn hinek jê dibêjin 8 pêle bûn yanî. بس او erdheja henekê jî li gorî Amerîka li gorî Geological Society of America li gorî wênakê 7 pêle 8 e. Li gorî Tirkiye li gorî Qandîlê jî 7 pêle 7 dibêjin. Bes li gorî hinek mamosteyê me got li ser wênakê jî xebat dikin dibêjin ava henekê li gorî mezanatiya xwe hema bêje nêzîkî erdheja Erzincanê. Yani meqsed ev ihtimal heye got pêla wênakê 8 bêjî. Di rojê pêşî de wê ev pêlê henekê bêne dîtin. Bes evanekê yani kêm tê dîtin got di erdhejê weke hev hema bêje mezin di hema di nêzik de di nêzîkî wextekî nêzîkî hev de bêne yani çê bibin. Ev erdheja hay mezin got çê bû erdheja nêzîkî Entebê bû. Ewnakê ya Sefalaca Şehîd Kamîl اوناکه ونزان ششه مهاد دو عاده چی بود؟ بله باشا دکتر ببوری یعنی من دخواست بزعل کو تخمينا زيانه وبتايبت قربانيان لغورت هيزا وان ارتجا تشاوا دبيني يعني ازويناك دبيني قد ده باجاره هری مزن غیر نافچه ده باجاره هری مزن یا زیانه که هری مزن دیتن حساب بکه لعامد جی زیده 20 آپارتمان زیده 20 مال هلوشان و هناك مالات نزیکی گندکی همه بیشه انسان تیده هبون زیده یعنی انسان هبون اجبر یقاسی ویگا هی کاول جی دهالا نهاتنه راکرن و اجبر گو ضرر کی مزنه جو قاسی یعنی دولت و انسانی گو آلیکار همی به چه امکانی و های به یعنی ددن شانیتن اما دیس آجی امنکان ویگار بیجن اجبر گو او که زیده
جبرگو جهکی زیده کتیه بن باشه دکتر محمد من دخواست امنیکارن راست بیجن هفخاس اما الگوری ویگا وند بینن هر روز قربانی زیده دبن يعني حتى اغلبيه امريكان منك تهم بيجي دكتور من تخاص از بزانم يعني قال لك خلق دترسن كو ديسان ارتجا كدي تشيبا ولا درفا ديمينن بيش بينياوي چند تيكرن جروي يعني وكو دزغاك زانستي وكو تو تايبت من بلي يعني افعل شاي مثلا تشيبو لغوري حفت بيله حفت انج امبيجن حفت بيله حشت لگوری ویناکی ارتجا گو پشتی ویناکی ورنه چه ببین سروی جهه ارتجی درجه کمی ویناکی یعنی 6 پیله 7 دوره همه بیجه 7 یعنی احتمال هگو بویم خامی چه ببین ارتجه پاشک اما او ارتجی همه بیجه هر یکیش بر مزناتی خو وک ارتجه کی دوی به او کرن جو خاصی انسان گو مالی وانا که خرابو بن خلش تكتبنا مالي وانا كده جريك حتى جو دلال او مال ني كنترول كرن نكبنا واباياد باشا دكتور جيبوكو زرارة ارتجي كيم ببا لباشا روجي اگر هبا اگر خدي نكب شي من هالبتا دبي يخلق شي بك جبو زرارة اوي كيم با جبو زرارة ويناكي كيم بجريك يعني فيغا افشتشتي مالي جو زرار ديتن شخوزي ديتنه يعني ابناك جي عردي عدهجي باشك حتى صالك يجي احتمال هي جو بردوام كن اما و زماني وانا كيم بن يعني و زمان دنام ده دو دريج بي و درجه واجي كيم بي اما احتمال هي جو جرنا نزيكي درجه نزيكي و عدهجي مزن تشيب بي جو خاصي gerek مالی خو بچم قامی بلن يعني مالی خو بدنا کنترل کرن جعالی دولت جهنك او کنه يعني بوم قامی وقال لحمی مالا دنيرن كاكي جمال چخاص زعيات ده چبويه الگوري ويناكي و بجنوار مالا و زيده زعيات نكبني ده ان مالا و كم زعيات دوي به تعمير کرن الگوري ويناكي gerek وناكي بدنا برچاوي خو الگوري ويناكي تكونه مالي جو حتى هي بري جو او كي دولتي ورن هناك او كي هناك شيء عند زياريه جو او كان تموب بله دكتور وده عند زياره او ناكيجي ليكولينيت كان كاف مال تشاوايه بله هالبتا او يكش برسن قالكي كنت بحث كرنا حاله دمكو ارتحش للتفاعل جهاني بن دكتور محمد شفيق امام اوغلو اكاديميستو تايبت مندي ارتحجان واندامي ريفابريا اندا زيارين جيولوجي لاحمد بمره بو قالكي سباس امنحا روبكن سوريا وبتايبت جي لكامب الشح باي بنابران كو لباكوريتكم زانن باكوري روش افاي سوريا جي بربوان ارتحجين بري چنتروجان كاتبونو بتايبت لادلب كو زيانا هاري مازنبو لدفرع عفريني وحلب وچنجهندي جي زرار گاشت بو وان دفران جبر وين ارتحجين ها باميرا دنگي امريكا نوروز رشو بمره جبو ام بزانن كاتشل واندرا تشي دي بنوروز تشتي داوي هاي لسر مسألة هم هولين رزقار كرني هولين آليكاريان و زيانين كو ارتجي گهاندي نوان دفران بله جبر بردوامیان نگهاشتنا کسین که دبن کافلان دامانه روشا کراست امروی و جبر اردهجا ویرانکری انجام دایه رو دایه هر دچه مزنتر دبه جبر کو افروجا سیسی تاوه کلیه به تایبت لحریم باکور سوری و به پارمان جدستی آلیکاریا جهانی هر وکیدن ین دورن کنیزی کی باجار سوریه جی و تاوه کلیه جی دنگ هوار و قیرینا خلک دوره دایه سر فلکت آوان کو هفی تشتیهاتیه سریمان لی او تاوه کلیه به آلیکاری مانه به تایبت وکی تا آنی زمان لنافچه یا جندره سی ناون داوی
کو پرترج د سدو پنجی آواهی هاتیا رو خواندن و لدور دور پرترج سدو پنجی کسی جی جیانا خوش دست دایه هر وکی دن هجمارا کسی کو دبن وان کاولان دادبن وان خرابی اندامانه تانها ندیاره چارانوسا کسی کو اندا بوینه چه هاتیه سریوان که وی چوا بین رزگار کرن هین ندیارش بر وی یکیش بر نگهاندنا دستی آلیکاری جمله دن واج بر کو هریم بخوجی ببین دراوشه که دور پیچه دایه هر وکی دن هریم دبن دستی هیزن سر ترکیه و لیتانها تیمین خوجهی کسین خوجهی لدور جیوه یکی راد کهینن که ببلت هاتیه سریوان کرسات هاتیه سریوان هد چه مازنتر دبک گله کسین که محول دایم تکفن تکلیه بارا راد کهینن مروفین وان دبن کافلان دامانه هوارا وان قیرین وان دگهج وان لی او دشتك جدسي وان نايج بلي بدستي خو هول ددن وان كافلان رابكن هنك تيمن اليكاريين خوجهي كل عفريني هنا او هول ددن لي هول دانين وانجي وكي كو او دبيجن تيري ناكن كو فان كافلين كو قالك برفره هرما كروبارا كمازنج نافشيا جندريسي روخانديا بخرا في عرض هيجي نكارم بك هيجن همو آواهین کو هاتنا رو خواندن جبر ویجی هوارا خلک دوره کو هینا جدسی آلیکاری بانگاوی دیکن کو بگه جوان کو واروشا کو تانها او هینا لکیلکا کسین کو مندا کرنه کسین کو جانا خوش دزدانه نزانه راشا کسین کو بن کاولا دمانه چیه دخوازن جبور ازگار کرنا وان دسی آلیکاری درجی وان ببه هر وکیدن به هزارن کسین کو جمالن خواه پشتی ویرا و شید درکتن مالن کو خرابونه ده انجام عرض هجدا لچولان نافزوین زیتونان دورکی کو دشت دورکی کو اوجی هنا مترسی سروی هيا هگر کو ده هجن دنجی رو بدن جارك دن آواهين کو زرار دیتنش خوش بر صدمن کو اف دورا جندريسي بر راستي تو بارانا دم شهر سر ترکیه دا هر وکی دن کو هرم کدشت و آخه که نرمه آخه که کو بی صدم آواهين چند تاقی لوی دوری هلوشن و گل بیان چه ببن هر وکی دن نتنه لدورسی لدورن باکور سوری و تایبت باکور جاوای سوری دنگو هوارن کو گهاندنا آلیکاری کسین کو نها رزگار کری و هر وقت دین کسین کو هین ندیاره روشوان چیه دبن کابلان دا دومه گلک غمگینه نوروز گلک سپاس بو وان آگهین کتو تداین من جوی هریمی کو گلک دنگو باسی نوی هریمی هلبت ناگهن جهانی وکا چاوات دنگو باس جی ترکیه دیگه نوروز رشو پیامیر دنگ امریکا یا عفرینی کوجی کمپی شهبای پنا برا بمره بو سپاس بواجی تی راگهاندن که حکومت ترکیه کاری روزنامه‌وانان آستان دکل دم روما لا ارتهجی برصفه حکومت جرا و جمارن قربانیان هنک لایان دی بیجن جبروان صدمان چند روزنامه‌وان هاتنا بن چاف کردن دنیز تکین روزنامه‌وانی سر بخواج آمد نهار راست و خواب مرای جبوز ام بزن راستیا وان نوچیان چیا که دنیز سپاس جبو دمیوا یعنی راست روزنامه‌وان تین بن چاف کردن دیاره که دنیز دم باش بله ام تا بینن اگر کامیراتا وصابه تو دیکاری برصفه بدی فرمو بله على بشي على بجاردني روزنامه‌گر باری پر بن زور دستی و درفته دا کاری خوب پیکاتین لمخابن کاری روزنامه‌گری آزاد اوی چاپانی که دیجی اکترا آکپینه رایدارین devleti o hezin evlakari bu alvan nailin vanci nüçab şopinin bike dümen bikşinin ve ne bikin naxazın an dert dert var dinun nasnama ve fermi ali ne buna vişi var rozamegeri ki dici iktidar AKP'ne evet ki masiven ve ki dinin wan راستی ناکن که دنیز ام دخوازم مثال که چما حکومت وانا آستان دکا هر جبر هندی کوان ناس نمتنا يعني صدمندی انا بتعبتي جي مثلا عندنا زانياريان مثلا كو او بجهنا جهن كوان دفين بجهني مثلا آگاهی لسر حول رزگار کرنی يعني صدم چنا كو حکومت کاروان آستان دکا
ونزانن و پشتی زلزله پر ضعف که ماسیو حکمت AKP بو هزیم فرمی کاری خود پر راست ناینجی راستی وان چاپمن اینکی نوچگانجی وان که ماسیان وان سینه خوش نشی گلدن نوچی ویچی دکن جبوناویجی رایدارن AKP و دولتی جویا پر گرش rahatsız bin. İş buna vici tek ekivançiye, riyavançiye van rojname gara karivan kutke, jwana derfet terke, karivan aslan ke ne kadar ki rasti o tişi rasti verin holi bira gelvine. İş buna vi zırtı zodari serçepemen yetkin. بله برز دنیز تکین روزنامه‌نویس سربخواج احمد راسخوب مبول سبارت آستان کرنا کو روزنامه‌نویس راستیوانات بنگل که سپاس واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. باج و پرسندنین آبوری ناوروکی گوتارا روشا یک گرتنا اجتماعیه امریکا بو شویدی یا کو سروک جو بایدن جو کنگرسی را دای وک بشک جه هولدانا وی جنوگ شکر جه نوگا شکرنا آبوری هری مزنی جیهانی را پرانیا گوتارا بایدن هاندانا کوماریان بوجو بوکاری به هفرا لدمکو او دوام گوتارا ویا روشا یک گرتیا نشتیمانی بو لی کنگرسا نو بپرانیا نیاری نویین کوماریا وی داخوازا ورگرتنا پیتر آباجی جدولمان دان کر سروک بایدن بالکشان ده سر چندین پروژه و برنامه خوین آبوری دو سالین سروکاتیا خوادا بتایبتی جی بردستکرنا دلیوین پیترین کاری سبارت سیاست در و بایدن سوزن پشتوانیا اوکرانیا دان ده شر لدیجی روسیا دا و هرچند او شر دریج ببجی وی گوت جی کو جبو چینه وی گوت امی برسوا چینه بدن هر دمی کو او گفان بکسر سروریا امریکا کوماریان بانگا سروک بایدن جبو کاری هف بش دو پارتیان رد کرو او به گورکروی او به گورکرنا شرین چاندی لولاتی کو او دی بیژن پر دابشکریا تاوان بارکر سارا حاکبی ساندرز فرماندارا آرکانسا کو دمکی سکرتیرا چاپمنی یا بریوبریا سروک ترامپ بو د برسوا خویا کوماریان دادی تنا به گشب دیتنا به گشبینیا بایدن جوالاتی را رد کر ساندرز گوت جی سروک بایدن و دموکراتان هون بهیوی کرنا نها دم گوهرتنیا نفشک نوی ریبرین کوماری جبو کو ببن سرکیشن گوهرتنی جبو گلی امریکا گاوان دهاویجن جبو هناك شروفا كرنان سرنا بروكي قوتارا سروك جو بايدن يا بناوي روشا يقرتنا اجتماعي كو هر سال فان دمان پیشکشی کنگرسی امریکی دیکا امی فان داریا برزان دکتر کرماج گوندی سروکی باشی پرورده لزان کویا تنسی استيت و هر وصا دکتر صلاح الدين احمد بروفيسور ليونيون كولج لنيويوركي هر دو راسخوا بمرنا بياني باش سپاس بكاتي جنابتان دكتور كرماج للايتو دسبي بكم يعني بقشتي بايدن تواني او يعني وكبلين بوچونی امریکی کان بگوره لسر کاری خوی او دو ساله که جمالکی زوری خلق لی رازینین گوتارکی پرزیدنت بایدن بە شێوەکی گشتی گوتارێکی زۆر هەمەگیر بوو گوتارێکی بەهێز بوو گوتارێک بوو پێم وایە هیچ شتێک نەما کە لە بۆ ژیانی خەڵکی ئەمریکایە وەک ئاماژەت پێکرد سەروەری ئەمریکایە پرزیدنت بایدن ئاماژەی پێ نەکردویتن بەڵام ئایا تا چ ئەندازە ڕای خەڵک دەگۆڕێم پێم وایە ئەوانەی وەکو سارا حاکەوی بیر دەکەنەوە ئەوانە هەرگیز بە
بە جۆرە گوتارایەکی ئاوهالا ڕایان ناگۆڕێتن وەکو دیتیشت لە ڕەفتاری کۆماریەکان تا ئەندازەك سێڤەری داناڵد ترەمپ دەدیترا لەبەر هەندێک بڕواناکەم 2 ساڵی ئایندەی پرێزیدنت بایدن و ئاسانتر بی وەک لەو 2 ساڵی ڕابردوو کە کۆنگرێکە بە خانەی جواکی نوێنەرانیشیان لەدەست بوو. دکتۆر سەلاح الدین ینی دەزانین کە وتارەکەی بایدن هەوڵێک بوو ئەوەی کە گەڕانەوەی متمانەی ئەمریکیەکان بە تایبەتیش ژمارێکی زۆری ئەمریکا ڕێژەیەکی زۆری ئەمریکیەکان ڕازین لەسەر کارەکانی ئایا سەرکەوتوو بوو لەم هەوڵەدا؟ بەڵێ ڕاستی ئەم وتارەی دوێنێ شەوی جۆ بایدن ئەکرێ یان بەڕای من هیچ نەبێ دراوشاوەترین لەحزەی جۆ بایدنە ڕەنگە بە درێژایی ژیانی سیاسی جۆ بایدن لە ناوەڕۆکی وتارەکەی با بڵێن کۆمەڵشتی زۆر کۆنکریتی دەستنیشان کرد لە چەند بواری دیاری کراوە بۆ نمونە ئابووری سیاسەتی ناوخۆیی چاکسازی پۆلیس سیاسەتی دەرەوە و بە تەفاسیلەوە یەک لەو شتە زۆر گرنگانە ئەوەیە کە بۆ نمونە وەکو وتی لە ماوەی 2 ساڵی یەکەمی ئیدارەکەیە نزیکەی 300 یاسانامەی ئیمزا کردووە کە ئەو ژمارەیەکی جگار زۆرت ڕاستی 2 ئەوەندەی ژمارەی ئەو یاسانەی کە ئۆباما و بایدن لە ماوەی 4 ساڵە ئیمزان کرد زیاترن بە نسبەت پرسیارەکەتەوە زۆر بە کورتی ئەمێنێتەوە سەرەوەی ڕاستی وەکو وردەکاری بەڕێی من سەرکەوتوو بوو و وتارەکە درێژ بوو تا حدێک بەڵام زانیاری زۆر وردیشی تیا بوو وەکو ئەوەی تا چەند سەرکەوتووە بێ دیارە هەر بە جوابی کۆماریەکانە ئەوە دەرەکەوێ کە ئەوان لەسەر جۆرێک لە دیماگوگی بەردەوام بن بەڵام بەواچێ بایدن بەم قسانەی دوێنێ شەویا بێت هیدەک پۆلیسیەکانی بەرنامەکانی زۆر دیاریکراو زۆر کۆنکریت. دکتۆر کرماجی مە دەزانین یەکێک لە بەشێکی گرنگ لەسەر مەسلەی باج وەرگرتن و لەسەر دەوڵەمەندەکان وا کۆمەریەکان دژی ئەوانن تا چ ڕادەیەک کۆنگرس ئەتوانێ پرۆژەکانی بایدن لە ساڵی داهاتوودا پەسەند بکەن؟ بڕوا دەکەم وەگاماژەم پێکرد پرێزیدنت بایدن گرفتی دەبیتن چونکە یەک لە کاری سەرەکی کۆماریەکان ئەوەیە کە بە هەر جۆرێک بتوانن هەر دەرفەتێک بێتە پێشەوڵ بدەن گرفت لە بۆ بەرنامەکانی پرێزیدنت بایدن دروست بکەنەوە شتێکی ترادیسیۆنە لە سیاسەتی ئەمریکایە. حزبی دەسەڵاتدار لە سەرای سپی هەمیشە گرفتی هەیە ئەگەر کۆنگرێز لە دەستی حیزبەکەی دیکەدا بیتن. ئێستا کانێژ لەو 2 ساڵی ئایندە ئەوە سروشتی حکوومەتی ئەمریکایە دەبی بەلکی کۆنگرێس و سەرای سپی لەوەی کە ئاماژەت پێ کرد بازی لە 15 بخاتە لانی کەم لە 15 بخاتە سەر و کۆمپانیا گەورانە من پێم ئەوە گوتی شێوە شتێکە تەواوە گەڕانەوەی لە دوانیا من پێم وایە بە هەندێ عەدالەتێکی ئیجتیماعی تا ئەندازەیەک لە بۆ خەڵکی ئەمریکایە فراهەم دەکاتن چونکە ئاماژەی بەوە کرد ئەو کۆمپانیایانە لە ساڵی 2020 44 ملیارد دۆلاری سوود بردیە قازانجی کردیە بەبێ ئەوە 1 سنت کاتی حکوومەت بداتن. من پێم وایە گەلێک شتی بە کورتی باس کرد بەڵام ئایا بەو وەزعی کە لە کۆنگرێسدایە چکە ئەو پرۆژانەی ئەو باسی کرد هەندێکیان پرۆژەگەلێکی گەورەنە و پارەیەکی زۆری دەوێتن ئایا خانەی جڤاکی کۆماریەکان ئەو یارمەتیی پرێزیدنت بایدن دەدەن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە بۆیش داوا لە کۆنگرس دەکەوە بانگ لە کۆمەریەکان دەکە کە شەڕ بۆ شەڕ نەکەن یعنی ئەمە یەکی لە قسەکانی بوو بەڵام دکتۆر سەلاح الدین دەمویست بزانم بۆ سەرۆک بایدن قەت باسی سیاستەکانی دەرەوەی نەکرد تەنها ئەگەر باسێکی کورتی شەڕی ئۆکراینا و ئەوەی رووسیا و بابەتی چین سین
بەدەر لەوانە کە قەت باسی سیاستەکانی دەرەوەی نەکرد، یعنی ئەمە بۆ بەڕای جناب. بەڵێ بەوا تێوە جوڵەیەکی زیاتر پراگماتیک بێ لەبەرەوەی کە دەنگدەری ئەمریکی بۆ خۆی ئەزانێت کە دەنگدەری ئەمریکی کەمتر ئێستا گرنگجی بە سیاسەتی دەرەوەییەدا کاتی هیچ نەبێ لە کات و دەنگدانە و ئەم مەسلەی وەک خۆتەزانی ئەم وتارەی دوێنێ شەوی جۆ بایدن زیاتر خۆ سازکردنە بۆ دەنگدانی 2024. ئەمە لە لایەکی تر لە ڕووی سیاسەتی دەرەوەییە بۆ نمونە یەک لە مەسەلە سەرکیەکان جەنگی ئۆکراینە کە ڕاستی زۆر بەباشی ناچێتە پێشەوە ئەو مەسەلەیە و هەڵبەت حکوومەتی ئەمریکی مەسرفێکی زۆری کردووە و ئەوە دیوێکی تری ئەوەیە کە وەکو چین کە بە ڕکابەری ژمارە یەک ئێستا ناوە برێ لە هیچ نەبێ لەلایەن بەڕێوبەرانی ئەم ئیدارێ و تەنانەت کۆماریەکانیشەوە. جۆ بایدن لەلایەکەوە ئەوێت مەسەلەکە زۆرتر با بڵێن ئەو پەیوەندیە زۆرتر توندو تیجی تێ نەکەوێ زیاتر تەوەتوری تێ نەکەوێ لە لایەکشۆ ئەوێ ئەو با بڵێن ڕوخسارە زیاتر پیشان کە سەرۆکێکی بەهێزە و ئەتوانێ بەرامبەر چین بوەستێتەوە، بەڵام من لەگەڵ تام کەمتر دکتۆر کرمانجیانی پێش گوتارەکە لە دوێنێوە زۆربەی لایەنەکان باسی ئەوان دەکرد گومانیان نەبوو کە هەندێ وەڵامی تند و ڕەنگە تا ڕادەیەک نابەجێ بن لە ناو کۆنگرسا بۆ قسەکانی بایدن. لە چەند ڤیددیوەیەکە کە ئێستا بینیمان لەگەڵ قسەکانی دکتۆر سەلاحەدین کە یەکێک لە ئەندامەکان وەکو بڵێن تا ڕادەیەک وەڵامێکی توندی هەبوو بۆ قسەکانی، یعنی تۆ چی دەڵێ لەسەر ڕەفتاری کۆماریەکان کاتی کە گیان لە قسەکانی بایدن دەگرت؟ ڕفتارێکی نابەجێ بوو بە تایبەتی ئەو ژنا ئەو مەجۆری تەیلەر گرین دوور لە ڕووی کەسێتی ئەو خانمانەی تەماشای ئەو بەرنامەیە دەکەن بەڕاستی ژنێکی بێ ئەدەبە، هیچ ڕێزێک هیچ کەسێتێکی سیاسی نییە کە لە خۆی نیشان بداتن جودا لە ڕفتاری نابەجێی ژنێکی بێمستەواشە کە ئەو هەستاوەل بە ئاشکرا بە پرێزیدنت بایدنی گوت درۆ دەکەی بە شێوەکی گشتی ئەو قسە پێ بڕینەی پرێزیدنت بایدن لە وەختە گەوگوتی وەرن بۆ ئۆفیسی من کۆپیتان دەدەمێ کە هەندێک نەهەموو هەندێک لە کۆماریەکان هەوڵ دەدەن مەسلەی سۆشیال سێکوریتی و مەدیکێر و ئەوانە کە پرۆگرامگەلێکی حیاتینە بۆ ملیۆنان خەڵکی ئامریکایە ئەوانە دەیانەوێ کۆتایی بۆ پرۆگرامانە بینن. دەمویست چەند دقەیەک ماوە نیو دقەیەک ماوە بە دکتۆر سەلاحەدین بدەم و ڕەفتاری کۆماریەکان لە کاتی گوتارەکە. بەڵێ بەگشتی ڕفتارێکی نابەجێ بوو دیارە ئەو بەشەی کە زیاتر بەشە تونڕەوەکان زیاتر ئەوەی کە نزیکن لە خەتی ترامپ و ترامپیزم ڕفتاری نابەجێ بوو و تەنانەت هەندێک لەو میوانانەی کە لەوێ بوون بە تایبەتیوانی قاتی دووەم وەکو لە بۆ نمونە لە جۆرنالیستەکان و بیستمان کە لەوێ بوون ئەوانە زۆر ناڕەحەت بوون بۆ جۆرە جوڵەیەوە هەر لەوێشە ئەوە دەرەکەوێ کە بەرنامەی کۆماریەکان بە تایبەتی تونڕەوەکانیان کەمتر پەیوەندی بە ژمارە و بەرنامە و یاسای کۆنکریتی و چاکسازیەوە هەیە زیاتر پەیوەندی بە دەمارگیری و دیماگۆگی و دیعایە و پرۆپاگەندەوە هەیە. بەڵێ داکتەر سەلاحەدین ئەحمەد پرۆفێسۆر لە یونیۆن کۆلجی نیویۆرک و داکتەر کرماج گوندی سەرۆکی بەشی پەروەدە لە زانکۆی تەنیسی ستەیت زۆر سوپاس بۆ کاتی جەنابتان. سەرچاوەڕۆژ. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه. دو ڕۆژان پشتی ئارتهژیانە لە تورکیە لە پایتەختی تایوانی تایپی
آواهی شرداری یا 101 قاتی برناهیان هات قملاندن جبو دیارکرن هفسوزیا تایوانیان جگلو قربانیان ارتهاجی لترکیا لسر وی آواهی به تایوانی هاتبو نویسین هفوکک هاتبو نویسین دبیجا کو جبو ترکیه دعا بکن به روناهیان هلبت هاتبو روناهیان رنگین هاتبو نویسین تایوان زیدتری 100 کارمندین آژانس آلیکاریان شادن ترکیه دا کو د خباتین رزگار کرنی و لگریان دا بجدار بن و سوز دایا کو 2 میلیون دلار جی آلیکاری جبوان هولان بدا ترکیه تیمین رزگار کرنی لفروخانه هاندا یا ژاپنی جهاد ندیتن کو ایوارا سیشم بوی بر به ترکیه را بریکتنا جبو آلیکاریا ارتهجی اوه دوامین تیما آلیکاریه ژاپنی تی شاندن یا یکم روژا دوشم بوی گهابو ترکیه تیم دوام جپنجو پنج اندامان پیک هاتیا کو 4 کوچیکین لگریانی یا سین لگریانی جی بوان رانه هاولین آلیکاریا قربانین وان ارتجان لگلک دوران و جهان و ولاتان تینکرن لهولیری جی سی سازین خیرخوازی این آلیکاریه رابطه هانا و بختوری هاولک هفبش دست بیکریه جبو گهاندنا آلیکارین مروفانی جی ترکیه را فهمین دنگی امریکا احمد زیباری جهولیری افراپورت گهاندیه لە هەولێر کەمپینی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ لێ قەوماوانی بۆ مەلەرزەی شارە کوردیەکانی تورکیا و سووریا کۆ دەکرێتەوە. خەڵکی بە شێوەیەکی بەرفراوان بەشداریان لەو کەمپینەدا هەیە. ئەوەی کە سەرنجمی ڕاکێشا یەکەم خەڵکی کوردستان زۆر حەزیان بە خێر و خێرخوازیە دوو ئەو مناڵە جوانانە لە ئێستاوە هەستێکی ئینسانی زۆر پاک و جوانیان هەیە دێ 5,000ێکی خۆی 10,000ێکی خۆی دەخیلەی خۆی سندوقی خۆی کە کۆی کردوتەوە ئەڵێ ئەی بەخشم بە خوشک و براکانم لەو شارانەی کە لەیان قەوماوە دوێنێت چەندین مناڵ هات بووکەڵی خۆی هێنا ئەویت ئەم بووکەڵەیە حەزەکەم بۆ مناڵێ بێ کە نەیماوە کە ماڵی لێ شێواوە. هاوکاریەکان لە خواردن و بەتانی و جلوبەرگ و پارە و بابەتی جۆرا و جۆر پێک هاتوون. Tüm malı pevist bir hatiye. Yani çıtış kemosine inandığına. Ciloberge küçük o, yed mazına o, patü, qatar ribat o, avtuştana hemen inanır. ئەم کەمپینە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردام دەبێت بڕیار وایە سبەی ڕۆژی پێنجشەممە سەرجەم کەلوپەلەکان کۆ بکرێنەوە و بگوازرێنەوە بۆ شارە کوردیەکانی تورکیا و سووریا. جێی شانازیە کە ئینسانەکان لە بینی خۆیانە هاوکاری کۆکەنەوە بۆ ئەوانی تر ئەوە جێی شانازیە هەستێکی زۆر خۆشبەیە کە هاوکاری ئینسانەکانی ترەکرێت. بەڕاستی ڕاستە هەواڵێکی تڵتەزێنە زۆر ناخۆشە کە دنیا کەس بریندار بووە و لەمووی ناخۆشترە و کشتە خەڵکە ئەمری خوای کردووە. داوا لە خەڵکی دەکرێت کەلوپەلەکان بگەین نە شوێنی کەمپینەکە تا بە زووترین کات بگاتە دەست لێ قەوماوانی بۆ مەلەرزەکە. هەندێک پارەم هینایە و هەندێک تشمەچی برێن نوێن و تشبەتانی و دۆشتەک و تشتیوام هینایە. بۆچی هیناوتە؟ وەڵای لۆ ئەوانم لێ هینا لێ قەومایە و دەربەدەر بوونە و هیچیان نمایە لەو گۆڕەنە. هینایەتمە گەرەچینی وەشو گوتی هەندێک استفادەی لێ بکەن. سێ ڕێکخراوی خێرخوازی بەو کەمپینە هەڵساون. خەڵکی لە سەرتانسەری هەرمی کوردستان هاوکاریەکانیان دەگەێنە لەقەکانی ئەو ڕێکخراوانە. دواتر لە هەولێر هەموو هاوکاریەکان کۆ دەکرێنەوە و دەگوازرێنەوە بۆ لێ قەوماوانی بۆ مەلەرزەکە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. نهاجی ئەحمەد زێباری هەولێر ڕاستەوخە بە مەڕای دخواستم بزانین ئەحمەد ئاسانکاری بۆ گەهاندنا وان ئالیکاریان دوسنووران ڕەهەیە یان نە؟ دەخیل لە گۆریوان ئاگاهیێن کو من هەیژ ئالێ تورکا و ئاسانکاریەکە تەمام هەیە و ئالیکاری دگەهن
وی وڵاتی ji ber ku Wezareta Tenduristiya Hikûmeta Herêmê ji mareka berçav ji ambulans û derman û pêdavîstiyên dinyên weke xwarin û vane gihandina Tirkiyeyê doktor û karmendên wan jê lê weke agahî gihiştine min ji alê Sûriyeyê ve hê bersiva Herêma Kurdistanê nehatiye dan ji bo gihandina wan alîkariyan ji ber ku ev dera niha jî ez lê yani bi rêjeyeke gelek mezin alîkarî ji bal xelkê Hewlêrê û xelkê derdûra Hewlêrê edgehin vêre û ji bal wan liqên her sê rêxirawan ji bajarên dinyên Herêma Kurdistanê digehin vêre. Divan sê xêmeyan da ev çendîn care tijî dibin û vala dibin otomobîl tên van kelûperan vedguêzin. Di nava kogehan jî da koge jî tijî bûne yani diçin kogehên din digirin ji bo ku xelek gelek berfiret alîkariya tîne. Dexîl tişta ku piçek tişta ku serenca min rakêşay ew e ez li ver yani çıkar bezekî bilendiyê Herêma Kurdistanê nabînim ku alîkariyan bigehîne vêrê. Yê ku ez dibînim xelkê hejare yani bi şêweyekî gelek mezin qasla vêrê kiriye û alîkariyên xwe gihandine vêrê. Yani dexîl tişteka din niha gehişte min ji bal penaberên Sûriyeyê ve serpereştiyarên vê kempînê agadar kirine ku van xêmeyan vala bikin ji ber ku xelkê Sûriyeyê Kurdên Sûriyeyê bên di nava kempan da ku jiyana wan yani nexweşe ewan gelek alîkarî kom kirine dixwazin wan alîkarîn xwe بین نویره و بشینن سوریه بله بله گرکی سپاس احمد زیباری راسو خود جهولی بمره بو اوزم مزانین یعنی اف مثلا حول آلیکاریان جهان تبع دست بکریا و نها دست بکنه دیگه هن حول رزگار کرنی جی هربتا افدو روجن بچکی علوزن و ترس هيا مثلا يعني هجمارين كتير قادرين قربانيان چل جمتها يعني بله داخل هجمارین gelek juda hene brasti kagwere emberi xu bedin beri ayin fermi hükümeta Türkiye u bixwe seroke Türkiye Erdoğan îro çû serdana Maraşê ku ji ber erdhêjê herî xirab bandor bûye û li wir diyar kir ku hejmara Mirya mixabin giştiye zêdetirê 8,000 û nêzîkî 13 milyon kes bi tevahî li van herêma bandor bûne û nêzî 20,000 jî birîndar hene. Lê agahiyên û medyaya navneteveyî dibêje ku mixabin hejmara miryan herî kêm heşqateviye ye lê ev agahiyana bi hêla çavkaniyên ser bi xwe ve hîn nehatine çav pişras kirin. Balî em dî dengû behsa gelek welatan alîkarî şandine lê Amerîka tîmê wê ez bar kim gihane tîmên alîkariya. Belê tîmên Amerîkî ku ji Virginia Fairfax derketin rê îro ji hatra gihandin ku xwe gihandine Enqerê û ji wir jî derketine ber bi Maraşê. USAID rêxistina saziya federal ya hikûmeta Amerîka ya ji bo derveyê ragihand ku doj 361 kes bi spor û tîmên xebatên rizgarkirinê bi tevî alavên herî pêşketî gihîştine û ew li tevlî xebatên rizgarkirinê yên li Meraşê bibin di pêşiyê de. Tê gotin ku hinek welatên weke Astralya, Brîtanya, Hollanda dibêjin ku welatiyên wan di erdhejê da mirina mana yan jî bê serûşênin û nikarin xwe bigihînin wana ew peyam çi tişte rast e? Belê rast e dexîlê heta niha 12 welatan bir daxuyaniyên fermî ragihandine ku hejmarên cuda da welatiyên wan li heremên erdhêjê windane û wan nikaribiye xwe bigihînin van kesana. Wekî Wezîrê Derve Brîtanya got ku em nikarin xwe bigihînin 8 welatiyên Brîtanî Avustralya da zanîn ku wan xwe negihîştandiye 12 welatiyên Avusturya, yek İtalya û gelek welatên din jî yani peywendî bu an raqî besata. Ozam dîsan dengûbasekî de heye ku HDP û CHP gazindar dikin wan jî kampênî alîkariya dest pêkirina lê hikûmet wana asteng dike. Ev çendî rast e? Belê bi rastî me hem bi wan re pêviya li ser hesabên wan ên medyayî û daxuyaniyên wan ku ew di medyayê da dibêjin wekî parlamenterên her du partiyan jî radigihînin ku alîkariyên ku wan rêxistin kiriye ji aliyên karbidestên hikûmeta Erdoğan ra dest didin ser û nahêlin bigîje rasterast mağdurên vê erdhêjê ew jî li serenserê Tirkiye dibe
سدما نرازی بونک زیده بله هلبت اپوزیسیون جدی بیجا نرازی نجی بر سوا حکومتی دیزان او جی آلوزیانه کو دی بیجا درنگ بله راسته و جبرکو هم دو HDP hem جی CHP Seroke Van Kemal Kılıçdaroğlu و Mithat Sincar و Pervin Buldan به داخویانی فرمی را گاهاندن کو بر پرسه و ارتهاج دستلاتداری سیاسی یا اردوغانه و اول بر و تکوشنا خواه بدومین قصدم قال که سپاس بوان آگهیان بفیشن جی امتین داویا برنامه ایرویا کرد کنکشن هاتا سباهی دیگه نیک هر شاد و بختور بنو شواب بین خوش